شوێنەوارەکانی جەنگ بەسەر شاری غەزنی ڕۆژهەڵاتی ئەفغانستانەوە دیارن کە بە درێژایی مێژوو دووچاری هێرشی چەندین ئیمپراتۆریەت بووەتەوە و یەکێکە لە شارە گرنگەکانی شارستانیەتی تورک. لە کاتی داگیرکردنی ئەفغانستان لەلایەن یەکێتی سۆڤێتی جارانەوە لە 1979 دواتر لە کاتی شەڕی ناوخۆی ئەفغانستان و لە کاتی داگیرکردنی ئەفغانستانیش لەلایەن ئەمریکاوە کە لە 2001ەوە دەستی پێکرد و 20 ساڵی خایان زیانێکی زۆر بەو شارە گەیشت. مەودای نێوان غەزنی و کابولی پایتەخت 135 کیلۆمەترە و لە کاتی داگیرکردنی ئەفغانستان لەلایەن ئەمریکا لە 2001 بۆ 2002 بەهۆی چاندنی مین لەلایەن تاڵیبانەوە زیاتر لە 400 خاڵ وێران بوون. ئۆتۆمبیلانی بەو ڕێگایەدا دەڕۆن هەندێک جار هەر 50 مەتر جارێک بەهۆی ئەو قۆڵاتانەی لە ئاکامی تەقینەوەکانەوە دروست بوون ناچار زۆر بە هێواشی بڕۆن. ئەو ڕێگای لە دۆخی یاساییدا بە یەک کاتژمێر و 30 خولەک دەبڕدرێت بەهۆی ئەو چاڵ و قۆڵاتانەوە بە 3 کاتژمێر تەواو دەبێت. لە کاتی بڕینی ئەو ڕێگایەدا ئەو گوندانی لەسەر ڕێگا دەبیندرێن شوێنەواری جەنگەکانیان بەسەرەوە دیارە کە 42 ساڵ بەردەوام بوون و ژمارەیەک لە خانوەکان ڕووخاون و ژمارەیەکی دیکەشیان بەهۆی بەرکەوتنی گولەکانەوە بوونەتە بێژنگ. لە شارەکەدا پاژماوەی چەندین تانک و زرێپۆش و تۆپ و هێلیکۆپتەر لە مۆزەخانی کراوەی سەرشەقامی سەکافەت نمایش دەکرێن. پاژماوەکانی شەڕ کە وەک باخچەی یاریکردنی مناڵانی لێهاتووە خەڵک وێنەی یادگاریان لەگەڵ دەگرێت. از ممالک خارجی نووسەر و لێکۆڵەر مەحەممەد هۆشها کە خەڵکی غەزنیە بە ئەنادۆڵی ڕاگەاندووە لە کاتێکدا شارەکان لە قۆناغی گەشەسەندندا بووە. دوای داگیرکردنی لە 1970 لەلایەن ڕووسەکانەوە شارەکە دووچاری داڕوخانی ئابووری و مێژووی و کللتوری بووە و تووشێتی بەر لە داگیرکاری ڕووسەکان غەزنی شارستانیەتێکی پێشکەوتووی هەبووە و شارێکی پیشەسازی بوو. بەڵام دوای داگیرکاریەکە وەک سەرتاسەری وڵات گەشەی ئابووری غەزنیش پێچەوانە بووەوە. مەحەممەد هۆشها با تیشک خستنە سەر ئەوەی کە لەگەڵ داگیرکاری یەکێتی سۆڤێتی جاراندا باڵاهیسار کە شوێنێکی ئەجگار گرنگی ئەفغانستانە ڕوبەڕووی مەترسی لە ناوچوون بووەوە ڕاشی گەیاندووە. لە کاتی جەنگی رووسیا لەگەڵ جەنگاوەران هەردوو لا بە موشک فڕۆکەی جەنگی و تۆپەوە باڵاهیساریان دەپێکا و بەم جۆرە بووە وێرانە. شاری غەزنی کە سەنتەری ویلایەتی غەزنیە دەکەوێتە باشووری ڕۆژاوای کابول و مەزەندە دەکرێت ژمارەی دانیشتوانی 1 ملیۆن کەس بێت. لە سەدا 60 دانیشتوانەکانی پیشتون و لە سەدا 40 دیکەشی نیوە بە نیوە لە تاجیک و هازارا پێک دێن.